سڵاوڕێز خوێندکاری هێژە بەخێر هاتی بۆ وانەی بیرکاری بۆ پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم دەچینە لاپەڕە چوار. ئەوەش لاپەڕە چواری کتێبەکە لەوانەی وانەکانی ڕابردوو باسی گەیشتینە ئێرانە، گەیشتینە ئەو ڕیزە، ئەو ڕستەیە. چ نووسرایە لەو ڕستەیە؟ بەهای ژمارەکە هەمووی دەگۆڕێت ئەگەر هەر ڕەنووسێکی لێ بگۆڕیت. واتە ئەگەر ژمارەکەت هەبوو یەک ڕەنووست لە ژمارەکە گۆڕی، بچووکت کردەوە یان گەورەت کرد، مەرجنیە بەهای ژمارەکە هەمووی دەگۆڕدرێت. پاشان هەندێک نمونە هاتیتەوە کە تەماشا دەکەین لێرە. نمونە ئەلف، نازام کو دەخێنرێتەوە، ب ج د ه. بە یەکەم شت تەماشای یەکەم نمونە بکەین. ئەوە ژمارەک هەبووە، ئەو ژمارەیە، ئەو ژمارە هەبووە، بە چ دەست پێ دەکا؟ بە 5 8 9 3 7 58,000 و ئەگەر ژمارەکە بخینینەوە 58,937 ئەو ژمارەیە. گۆڕایە ژمارەکە بوویتە 59,937. چ گۆڕا لەو ژمارەی؟ تەنیا و تەنیا ئەو ڕەنووسە لە 8 بووە 9. ڕەنووسەکانی هەمویان وەک خۆیانە، 7 هەر 7 3 3 9 9 5 5. یەک ڕەنووس گۆڕا لە 8 بووە 9، بە یەک ڕەنووسیش گۆڕا، بە یەک ژمارە. بەڵام چونکە ڕەنووسەکە لە خانەی هەزارانە، ژمارەکە بەهایەکەی 1000 گۆڕا. چی لێ هات؟ چونکە 8 بووە 9 زیادی کرد، 1000 زیادی کرد. بەهای ژمارەکە دەڵێن 1000 زیادی کرد، یان زۆر بوو، یان گەورە بوو ژمارەکە. نووسرایە 1000 زیاد دەبێ. لەبەرەوەی هەشتەکە بووە 9 کەوا هەر یەک زیاد بوو، لە 8 بووە 9، بەڵام بەهای ژمارەکە هەمووی لەبەرەوەی 8 و 9 کە هەردووچیان لە خانەی هەزارانن، بەهایەکە 1000 زیاد دەبی. با بچین بزانین کو ئەگەرشی تەڵکەینەوە لە جێیەکی دیکە. ژمارەکە چ بوو یەکەم جار؟ 58,937. ئەو ژمارەی دەبینن. چی لێ هات؟ ئەو ژمارەیە بووە 59,937. بەس ئەو هەشتە بووە 9، تەنیا هەشتەکە بووە 9. لەبەرەوەی ژمارەکەمان 5 ڕەنووسیە، بە هەر ڕەنووسەی لە خانەی دانین 5 خانەی دروستکەین. یەکەم خانە لە دەستی ڕاست هەمیشە خانە یەکانە، دوایە خانەی دەیان، سەدان، هەزاران و 10,000. با ڕەنووسەکانی هەمانە یەکەم جار ژمارە کۆنەکەی خۆمان دانین، ئەوە ئەو ژمارەیە. ئەو جە دوای بچینە سەر ژمارەکەی کە زیادی کرد بوو. ڕەنووسەکان یەک بە یەک لەو خانانە دانین، بە ئەو ژمارەیە ئالێرە بی، جارێ دیار نەبی. ئەو ژمارەی هەمان بوو یەکەم جار 58,937. لەبەر ئەوەی هەفتەکە دەکەویتە دەستی ڕاست خانەی یەکانە، پاشەوە سەیەکە خانەی دەیانە، 9 خانەی سەدانە، 8 خانەی هەزارانە، 5 خانەی 10,000. ئەو ژمارەکمان هەبوو. پاشان چوین ئەو ژمارەمان هەشتەکەمان لێرانە هیچمان نەکرد، بەس هەشتەکەمان کردنەوە. وەچی دەبینین؟ هەفتەکە هەروەک خۆیتی، سێ هەروەک خۆیتی، 9 هەروەک خۆیتی. ئەو هەشتە بووە 9، تەنیا ئەو هەشتە بووە 9، ئەو 5ش هەروەک خۆیتی. بەهای ژمارەکە کو گۆڕا؟ لەبەر ئەوەی ئەو هەشتە لە خانەی هەزارانە،
ئەگەر 9 کەم 8 دەکات چەند 9 هەشتی لێ بڕوا دەکا 1 لەبەرەوە لە خانەی هەزارانە 3 سفری لۆ زیاد دەکەین کەواتە ژمارەکە زیاد بوو لە 8 بووە 9 بە چەند بە 1000 بە 1000 یعنی ئەگەر ئێستاش بینی ئەو ژمارەی کە هەتا کەمی ئەو ژمارەی بکەی 59937 کەم و یا سالب 58937 دەبینی ژمارەکە بە 1000 گۆڕایە ئەو جیاوازەی لە مابینی ئەو ژمارە و ئەو ژمارەیە 1000 ئەو ژمارە و ئەو ژمارە جیاوازیەکەیان 1000 هەتا بزان جیاوازیەکەیان چەندە بە دەچی ژمارەکان لێگدی دەردەکەی لێ دەرکردن بە لێک دەرکردن دەزانین کە چەندە تەمەشاکەین 9000ەکەی دەینین ئەوە 9000 لێرەبی 9000ەکەی دەینین کەمی 8000 دەکەین دەردەچی 1000 کەوا بوو ئەو ژمارەمان گۆڕانکاری بەسەرداهات بە 1000 زیادی کرد بە 1000 زیادی کرد با بگەڕێینەوە لای پرسیارەکان ئەو ژمارەی هەمان بوو ئەو ژمارەیە بە 1000 زیادی کرد 58000 بوو بووە چ بووە 59000 58 2000 59000 1000 زیاد دەبێت ئەو جارەی ئەگە ژمارەیەکی دیکەمان هەبوو کە لێرە نووسرایە لە ب ئەو ژمارەیە چیە هەمان ژمارەی ئەوەیە بەڵام کامە ڕەنووس گۆڕایە ڕەنووسی دەستە چەپ گۆڕایە لە 58000 بوویتە 68000 تەنیا ئەو پێنجە گۆڕایە ئەوەندی هیچ نەگۆڕاین تەنیا ئەو پێنجە گۆڕایە بووە بە چ بووە بە 6 تەمەشاکە حەفتەک هەر حەفتە سێ هەر سێیە 9 هەر 9یە 8 هەر 8 بەس ئەو پێنجە گۆڕە بووە بە 6 یەکەم جارە تا بزانی ژمارەکە چەند گۆڕا دەینی ئەو شەشەی کەم 5 سالبی 5 مینوسی 5 دەڵێ 6 پێنجی لێ بڕوا چەند دەمینێتەوە 1 6 پێنجی لێ بڕوا 1 بەڵام ئەو شەشە ئەو ڕەنووس شەشە ئەو یەکەی کە جیاوازیە لە کامە خانەیە لە خانەی 10000انە با بچین تەمەشاکەین لە خانەی 10000انە واتە چ گۆڕا لێرانە ئەو پێنجە بووە چەند بووە 6 ئەوە گۆڕا پێنج نەما بوو بە چ بوو بە 6 بوو بە 6 ئەگەر ئەو شەشە کە بوو بە 6 مینوسیان کەمی پێنجی بکەین 1 دەکاتە 1 بەڵام لەبەرەوەی لە خانەی 10000انە 1 4 سفرێکی لە پێشدادەین دەکات 10000 کەواتە ژمارەکە بە 10000 زیادی کرد بە 10000 زیادی کرد دەڵێ 10000 زیاد دەکا 10000 زیاد دەکا لە 5 بوو بە 6 زۆر بوو لەبەرەوەی دەڵێن زیادی کرد لێرە لە 8 بووە 9 زۆر بوو لەبەوەی دەڵێن زیادی کرد زیاد دەبێت بەس لە چ خانەکە بەهای ئەو خانەی ئەو زۆر گرنگە هەتا لە خانەی لای دەستە چەپی زیادکردنەکە زۆرترە ئەو جارەی لەو پرسیاری ج تەمەشاکەین ئەو جارەی لە 5ەوە نەبووە 6 بووە 8 بووە 8 5 بووە 8 ئەوانی دی ڕەنووسەکانی هەمویان وەکی خۆیانە بەڵام چونکە 8 و 5 هەردووچیان لە خانەی هەزارانن ئەگەر بڵێن 8 پێنجی لێ بڕوایان کەم 5 دەکا 3 بەڵام چونکە لە خانەی 10000انە دەکاتە چ 30000 4 سفری لە پێش سێکەی دادنێت ئەو جارێ زانیمان کە ئەو ژمارەیە کە ڕەنووسی 5 بووە 8 ژمارەکە هەمووی بە 30000 زیاد دەبێت بە 30000 زیاد دەبێت لەبەرەوەی کاتێ ژمارەکان دەنووسی هەوڵ بدە ڕەنووسەکان بە تەواوی بنووسی
دوو-سێ جار تەماشای بکەوە، هەر کەس لە جێی خۆی بنووسی، لەبەر ئەوەی زۆر زۆر گرنگە یەک ڕەنووسی هەڵە بنووسی بەهای هەموو ژمارەکەت لێ دەگۆڕدرێت. بە ئێستا تەماشای ئێرانە بکەین. دەبینین ئەو جارەی دیسان ئەو هەشتە وەکو پرسیاری هەشتەکە چی لێ هاتیە؟ هەشتەکە گۆڕایە بوویتە 7 کەمی کردیە، کەم بووە ئەو جارەی کەمی کردیە لە 8ەوە لە زۆرەوە بۆ کەم 8 بوویتە 7 بەڵام ئەوەی لەبەرەوەی 8 و 7 هەردووچیان لە خانەی هەزارانن 8 کەم 7 یان 7 لێ بڕوا 1 دەمینێ لەبەرەوەی لە خانەی هەزارانە دەکا 1000 کەم بووە 1000 کەمی کردیە لە 8 بوویتە 7 کەمی کردیە. دەبی بزانی کەی گۆڕانەکە کووە کەم بووە یان زیاد بووە. ئێستا زانیمان چونکە 8 زۆرە 7 کەمە بە 1000 ئەو ژمارەیە کەمی کردیە. دەینا پرسیاری ئەو پرسیارە ئەو جارەی دیسان پێنجەکە کەمی کردیە بووە بە 4 بە 1 کەمی کردیە بەڵام لەبەرەوەی ئەو 5 و 4 لە ژێر یان لە خانەی 10,000 بە 10,000 ئەو ژمارەیە کەمی هێنایە یان کەم بوویتەوە. ئەو جارەی دێینە دواهەمین پرسیاری گۆڕانی ژمارە. واو ئەو هەشتا ئەو 5 دیسان کەمی کردیە بەس ئەو جارەی بوویتە 3 بە 2 کەمی کردیە 5 کەم 3 دەکاتە 2 بەڵام لەبەرەوەی لە خانەی 10,000 2 کە ڕەتی دەکا 20,000 بە 20,000 کەمی کردووە بە 20,000 ژمارەکە کەم دەبێتەوە.